بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر خۆشحاڵم کە لە هەفتەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆی دەرەوەی یاریگا دێمەوە خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویستی وادارم تا دواسات و تا دوا کاتی بەرنامەکە هاوڕێ بن و لەگەڵ بن. ئەزیزانم دیارە ئێستا پشووی فیفایە یاری هەڵبژاردەکان لە پێناو گەیشتن بە مۆندیالی 2026 وڵاتەکانی کەنەدا و مەکسیک و ئەمریکا دەجەنگن لە کیشوەری ئەوروپا. دوێنێ شەو ئەنجامی شۆکێنە ڕوویدا هەڵبژاردەی ئەڵمانیا نەیتوانی لە سلۆڤاکیا بێتەوە بە 2 گۆڵی بێوەڵام شکستی هێنا. هاوکات هۆڵەندا لەگەڵ پۆڵەندا یەکسان بوو نەیتوانی برنەوە تۆمار بکە. ئیسپانیا بە ئاسانی برنەوەی تۆمارکردی چێکە لە پێکاتە زۆر باشەکان لە کیشوەری ئەمریکایی لاتین هەڵبژاردەی ئەرژەنتین لە دوایاری مێسی لە نێو خاکی ئەرژەنتین توانی 3 گۆڵ لە هەڵبژاردەی ڤەنزوێلا تۆمار بکە. هاوکات هەڵبژاردەی بەرازیل توانی شکست بە هەڵبژاردەی چیلی بێنێ و 3 گۆڵ لەسەر هەڵبژاردەی تۆمارکە. قساکەین لەسەر ئاستی بەشێک لە هەڵبژاردەکانی پاڵاوتنی گەیشتن بە مۆندیالی 2026. هاوڕێم ئەمڕۆ بڕیار تەها شۆفەکەی تایبەتی پێیام لەگەڵمایە. بڕیار گیان زۆر بەخێر بێ. سپاس کاکۆران. ڕاستەوخۆ من لە مەحاڵێ بەرازیل و ئەرژەنتین ئەو دوو هەڵبژاردەیەن کە زۆرترین هاندەریان لە سەرتاسەری کوردستان هەیە. حەزەکەم لە بەرازیلەوە دەستێکم دوایاسمە سەر ئەرژەنتین و هەندێک قسەی لەسەر ئەەکەین. بەرازیل لە ژست لە پشتی کارلۆ ئەنچلۆتی توانی شکست بە هەڵبژاردەی چیلی بێنێ 3 گۆڵ لەسەر هەڵبژاردەی تۆمارکە. لەناو ئیعلامی بەرازیلیا دەنگۆیەک بڵاو بۆ کە ئێستا ڕافینیا کەشتیوانی کەشتێکەی هەڵبژاردەی بەرازیلە وەکو ئەوەی کە متابعێکی باشی هەڵبژاردەی بەرازیلی بەردەوامی. چیت هەیە لەسەر بەرازیل و ئاسی بەرازیل ماوەیەکی زۆرە پاشەکشەی کردو لە ڕووی ئاستەوە لە دوای مۆندیالی تا ئەندازەیەک 2010 خراپ نەبوو. لە دوای مۆندیالی 2010 ئیدی لە 2014 شکستێکی قورسی توش ئەبێ. لە 2018 لە بەرامبەر هەڵبژاردەی بەلجیکایە ماڵاواییەکە لە 2022 لە بەرامبەر کرواتیایە. عنی بەرازیلێکی تۆقێنەرمان نەبینیوەتەوە لە دوای ئەو جیلەی کە 2006 طبعا بێگومان. چیە لەسەر بەرازیل؟ سەرەتا بنای خۆی گەورە سپاس کاگۆران خۆشحاڵیەوە لە بەرنامەیەکی دیکەی تابێت باڵبژاردەکان لە خزمەتی بینەری خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیاما بین. سەبارەت بە تۆپی پێی هەڵبژاردەکان و ئەم دۆخێستە هەڵبژاردەکانی تایە بەگشتی ئەتوانی بڵێن قۆناغی کۆتایی ئامادەکاریەکانی هەڵبژاردەکانە بۆ مۆندیالە. بەرەی قۆناغی یەکەم لە دوای مۆندیالەکان دەست پێکاتەوە ساڵی لە دوای مۆندیالەکانە من دوای ساڵی 2023 سەرەتای ئامادەکاری و هەڵبژاردانەیە کە دەیانەوێت لە مۆندیالی 2026 دا قسێکی جیاوازتریان هەبێ یاخود پارێزگایی لە ئاستیان بکەن. 2024 قوڵبوونەوەی ئامادەکاریەکانە ئێستا کە 2025 و لەم هاوینەدا تەنها یەک هاوینی دیکەمان ماوە کە بگەینە مۆندیالی 2026 ئەمریکا و مەکسیک و کەنەدا. هەڵبەت ئێمە لێرەدا گەینە قۆناغی کۆتایی هەرچەندە وڵاتەکان لە ئەوروپا لە سەرەتاییدان بەڵام لە ئەمریکای لاتین زۆرێک لیان لە ئەمریکای باشوور زۆرێک لە هەڵبژاردەکان یەکلایی بوونەتەوە کە گەیشتنیان مسۆگەر کردو. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێستا ململانە هەر بەردەوامە لەبەرەی قۆناغی ئامادەکاریێکی زۆر چڕام و سەردەمێکی نوێی تۆپی پێیە کە دەبێت هەڵبژاردەکان بەردەوام لە ئامادەکاریە بن لەبەرەوەی چاوێکی زۆریان لەسەر مۆندیال ئەو پاڵەوانێتەیەکە هەموو ئەوانە کۆکاتەوە کە ساڵی جارێکی سێری یاریەکانەکەن. و هەڵبژاردەی بەرازیل وەکوی کە لە دەستپێکی قسەکان تا بە باشی ئاماژۆ پێکرد بەڕاستی ئێمە توانی بڵین لە دوای 2006 سەردەمی کارلۆس ئەربێرتۆ پێرێرا کە لە قۆناغی چارەکی کۆتایی هەڵبژاردەی فەڕەنسا شکستی هێنا بەرامبەر زیدان شکستیان هێنا. ئیتر بەرازیل بێخاوەن بوو لە ڕووی سەرکردایەتیکردنی ڕاهێنەرێک کە توانای هەبێت بەرازیل ڕێک بخاتەوانە بەرازیل بە بەرازیلیانە بنیاد بنێت. بینیوە سەردەمی دۆنگا بەرازیل نەبوو. بەرازیلێک بکەم بە سیستەمێکی بەرگری یاریە کرد دوور بوو لە کولتوری یاریکردنی بەرازیلەکان. ناگەڕینەوە سەرەمە لەبەری دۆنگا دواتر دوای 2016 گەڕایەوانێ و دواتر فلیس کۆلاری لە ینی کۆمەڵێک ڕاهێنەری زۆر هاتن. بەم هەموو ڕاهێنەرێک کە هات لە سەردەمی نوێدا هیچی نەیتوانی بەرازیلێکی باشمان پێشکەش بکات. بە خودی فلی سکۆلاریوانێک کە لە 2002 دا معجزەیەکی خوڵقان و بەرازیلی کرد بە پاڵەوانی مۆندیال لە کاتێکا بەرازیل ئامادە نەبوو. ئێستا بەرازیل لە دوای گۆڕین کارەیەکی گەورە لە نێو یەکێتی تۆپی پێی وڵاتەکەی کە ئێستا کوڕێکی گەنج بە ناوی سەمیر سەرۆکایەتی یەکێتی تۆپی پێ بەرازیلی بردوێتەوانێ
ئینالدۆ پێشتر کابراایکی بەتەمەند بوو و هیچ پێگەیەکی وەرزشی نەبوو یامیزۆدا چۆن بۆ کە نەیاریزان بووە نەڕاهێنەر بووە کە بوو بە سەرۆکیەکی تۆی پێکەوە نە باگراودێکی وەرزشی باشیە بوو بینیمان لە سەردەمیەوە گۆڕانکاری لە ڕاهێنەری زۆرێنە تەنانەت دۆریڤالێکە گۆلە ڕاهێنەرانەی کە بەڕاستی من سەیرم لێ دێت کە بوو بە ڕاهێنەری بەڕازی ناوێکی نادیار ڕاهێنەرێکی زۆرون بە تایبەت ئێستا کا گۆران زۆرینەی ڕاهێنەرەکان دەکەونە ئەوروپا ئەو ڕاهێنەرانەی کە لە ئاست تۆپی پێیان لە گەشەکردندا بۆیە ئەمریکای باشوور تۆ باس حسابی ئەجەتین جیا بکەینەوە کە سکالۆنی یەک ستافی گەورەی لە پشتەوەی لە ئەیالا لە ئەیمار لە سامیۆل لەمانەکە پاڵپشتیەکەن ئەگەرنا باقی هەڵبژاردەکانی دیکە بەهۆی کەم ئەزمموی ڕاهێنەرەوە دەناڵێن لە ئەمریکای باشووردا ینی قەیرانی ڕاهێنە لە ئەمریکای باشوور زۆر گەورەیە بەڵام کاتێک سەمی سەرۆکی یەکەی تۆی پێ ئێستای بەرازیل کە کوڕێکی گەنجە بە بەراورد بە تەمەنەکەی سەرۆکاتەکەی گرتە دەست لە یەکەمین هەنگاودا پەلەی کردنەوەی کە ئەنچلۆتی ڕازی بکات زۆر ڕازی بکات لێرە قسەیەوە پێشەوە بڕیار لە قسەک دیالۆکت بەردەوام بەڵام حەز ناکەی لەماوەی ئەو چەند ساڵی کە بەرازیل تووشی قەیران بوو سەرکێشی وە کە لە ڕقی بەرپرسانی تۆپی بەرازیل بوو لەوەی کە بۆ منە هەردەیان ویست ڕاهێنەرێکی نێوخۆیی بکەنە ڕاهێنەری تیپەکە لە کاتێکدا ڕاهێنەری نێوخۆیی باشت نەبوو تۆ بۆ منە ئێستا بەرازیل لە قەیرانی ڕاهێنەری باشە ڕاهێنەری باشمان نییە یعنی قوتابخانەکان تا ئەندازەیەک لە چاو ساڵەکانی 2002 بەرەوسەرەوە قوتابخانەکانی ژەریزانی زۆر گەورە پێناگەێنن بۆیە ئێستا تۆ پێدوانی ینی لەو ماوەی کە بەرازیل تووشی نشوستێکی زۆر بوو تەناهۆکارەوەیەکە کە لە ڕقیە تۆ بۆ ڕاهێنەرێکی بیانی نایانی کە خۆت سوورە زانی ڕاهێنەرێکی بەتوانە و بە ئەزمموی بەرازیلیت نییە بۆ ئەگەر ئەم دەست پێشخەری کارلۆ ئەنچلۆتی لە مۆندەلی 2022 بۆە بۆم لە 21 لە 20 پێدوانیە بەرازێکی باشترمانە بینی بەدڵنیایەوانەیە تۆی پێی بەرازیل پێویستی بەهنگاوێکی گەورەتر بوو لەبەرێ ئێمە چەند نایەک لە بەردەست بەڕاستی مناوانێت بیرەچنەوە نە ڕاهێنەری ئازنزمن لە چاو ئاستە گیانیەکانە بۆ نمونە ڕۆمان مینیدێس کە 2023 ماوەی سێیاری ڕاهێنەری بەرازیلی کردو ڕواناکەم ئێستا کەس بیری مابێت فێرناندۆ دینێس پێش دۆریڤال جۆنیۆر 6 یاری ڕاهێنەری بەرازیلی پێما بێت ئەمە کاتە ڕاهێنەری پاڵمێراسیش بوو لێ کاتە ئەنین تۆ سەیریکەم تێکەڵاوکردن و ناوە سەیر و سەمەرانە بۆ ڕاهێنەری هەڵبژاردێکی گەورەی وەکو بەرازیل کە خاوەنی 5 مۆندیالەکە تۆپی پێ لە کۆ دەستی پێکردو بەرازیل باڵادەستی خۆی سەلماندووە هەتاوەکو ئێستاش ناوێکی گەورەی سەرڕاوی کە ماوەی 20 ساڵە بەرازیل لە پاشەکشەیەکی زۆرایە بەڵام بڵێ هەنگاوە ڕاستەکەەوە بوو کە ئەنچلۆتیەک بە ئەزمونێکی زۆر لە نێو 30 ساڵی ڕابردووی تۆپی پێ کەمە زۆر گرێکا گۆران 30 ساڵی ڕابردووی تۆپی پێ لە ساڵانی نەوەدەکانەوە کە دەست پێ دەکات بۆ سەرەتای 2000ەکان کە دەبێتە ڕاهێنەرێکی زۆر باش لە لە خولی ئیتاڵیدا دواتر برنەوەی نازناوی چامپیۆنزی لەگەڵ میلانە وە دواتر چوونی بۆ چێلسی بۆ پاریس وەرگرتنی ئەرکی ڕاهێنەرایەتی ئاسما مناوەندەکان یان ئازمانەکان ئیڤرتۆن وەکو ناپۆلی وەکو دواتر ڕاهێنەرێکی گەورەی تیپێکی گەورەی و بایرن یعنی کۆمەڵی گۆڕانکاری زۆری کردو کۆمەڵی ئەزمموی زۆری ناوە کە دەتوانین لە هەڵبژاردە بەرازیلە سوود بە هەڵبژاردێ بگەێنێت جا بۆیە قسەکە لەسەر بەڵێ کارلۆ ئەنچلۆتی بژاردە زۆر دروستەکە بوو کە با ڕاهێنەرێکیش لێ دەرەوە دەبوو زووترە وەنگاوە بنایە بەڵێ هاوڕام ئێستا ئێمە وردە هەست بە گۆڕانکاریەکەین ڕاستە گۆڕانکاریەکان زۆر خێرانی بەڵام تۆ با بگەڕێنەوە بۆ یاری بەرازیل و ئەرجەنتین بەرازیل چەند داما بوو بەرامبەر ئەرجەنتین ینی بەزەوی پیاتەوانێ و کە 4 گۆڵی لەسەر تۆمان کرد بەڵام سێر یاری دوێنێ شەو کە من چەند نمونەیەک گێنمانێ بەرازیل یەکەم بە 3 بەرگری کاریاری کرد ینی ڕەنگە کەمێ پێش ئێستا من سەری دووبارە یاریەکەم کردەوانێ دانیشتبووین ویسلی کە یاریزانێکی بەرگریکاری باڵی ڕاستەوەم هاوینە چۆتە ڕۆما بە درێژایی یارەکە لەگەڵ ئیستیڤا و وەکو هێرشبەری باڵی ڕازیاری کردووە کە کاتێک لەسەر وەرەقە بەرگریکار بووە 3 بەرگریکاریاری کردووە سانتۆ لە سانتۆ دە باڵی چەپ گابرێل لەگەڵ مارکینۆز چۆتە باڵی ڕاست شوێنەکەی ویسلی هەندێکات پڕ کردوێتەوانێ ئەمە وای کرد کە بەرازیلێکی هێرشبەری ببینین لە ڕووی وەرگرتنەوەی فشارەوە بەرازیل بەرەو پێشچووە ئەمە لە کاتێکە لە یارەکانی تر ئەمە دەمابینی بەرازیل لە فشارکردندا باش نەبوو دێنگ بۆ خاڵێکی تر کە گۆڕانکاری بوو گۆڵی یەکەم لەگەڵ گۆڵی سێمی بەرازیل بڕۆ کە کا گۆران بە چەندین لەمسەی زۆر جوان گۆڵەکان تۆمان کراوە کە ئەمە شتێنیەوە بەرازیل نامۆ بێت بەڵام چەند ساڵێکە بەرازیل ستایلە دوور کەوتوێتەوە ینی گۆڵی یەکەم پێما بێت 12 لە مس دەکات وە لە کوێشەوە دەست پێکات لە نزیک هێڵی بەرگریەوانەیە لە قاچی گابرێلەوانەیە
تۆپەکان دەچێتە پێشەوە هەنگاو بە هەنگاو پاساتی تاکتیکی تا نزیگە بنەوە لە یەڵی سزا و گۆڵەکە تۆمارکەن و گۆڵی سێیەم لە ئەنجامی فشارێکی زۆرەوانەیە 5 یاریزانی بەرازیل فشاری خسۆتە سەر 6 بەرگریکاری چلی هەڵگری تۆپیش بەتەنیا ئامێنێتەوانی هەتا 5 وەستاون تۆپەکە وەرەگرنەوە لە نزیگە لە سزا چلی گۆڵ ئەمە دوو گۆڕانکاری گەورە بوو لە ستایلی یاریکردنی بەرازیل لە تاکتیکی یاریکردنی ڕاستە خۆ کۆمنتێکاتووە زۆر هەستەکەم ئەو بەڕێزە کاک محەممەد داود ئەحمەد بەرازیل و ڕایەنەری ئیتاڵی ناگونجێن شێوازی بەرگری و بەرازیل نایە بەڵام کۆ ئاچۆتی شێوازی بەرگری کە دوێنە شەبینی شێوازی بەرگری نەبوو ئێمە دەتوانین بڵین بەڵێ ڕایەنەری ئیتاڵەکان مەیلی بەرگریان هەیە و لە پلانی بەرگری و لە تاکتیکی بەرگریدا لێ هاتوون بەڵام دەکرێت هەندی ڕایەنەری گۆڕانکاری لە فکری خۆیان بکات بە تایبەتی کە لە سولەتی سەکەندشکو ماچین لە ئەوروی 2020 ئیتاڵی کردە پاڵەوان سپالێتی کە لەگەڵ ناپۆلی کردە پاڵەوانی ئیتاڵی بە ستایلی کێرژبەرانە بووە بۆیە ڕایەنەریش واریدە گۆڕانکاری لە فکر و لە ستایل یاریکردنی خۆیدا بکات جا ئیتاڵی بێت ئینگلیزی بێت ئەڵمانی بێت کانۆسلەتی بە تایبەتیکا گۆران ئێستا لە فشاری یانەکان دوور کەوتوتەوە ینی خۆیان احترام بەواکەن ئەڵێمە لە یانەکانە هەموو هەفتەیەک بەردەوام مەشق ینی ڕۆژانە دوو یەکەی مەشقێ بەیانیان ئێواران سەرەتا هەفتە یاریێکی خولی هەیە ناوەڕاستی هەفتە یاریێکی چەمپیۆنز لیگی هەیە ماندوو ئەبێت تاقێکی زۆر خەرجەکات بۆ تەمەنەوە ڕەنگە توانای یانەی نەما بێ لە یانەیەکە نەیتوانی بێن دەشتێ بیکە بەڵام کاتێک دێ بۆ بژاردەکە 3 مانگ جاری یاری هەڵبژاردەیە زیاتر متابعەکە ستافێکی لەگەڵا داتای بۆ کۆکاتەوە سەنگادە بۆ ئایزانەکانەکەن بۆی ئەرکی ئاسانترە دەکرێت لەگەڵ بەرازیلە ستایلی کێشبەری قسە پەیڕۆبکات وە دڵنیاش بەلەوەی بەرازیلەکان ئەمانەوێت ئیتیحادەکە ژەمەی ئەوێت بەرازیل ئەبێ هێرشبەری بەرازیل ئەبێ وەکو ئەرژەنتێسا منێکی لەو خاڵە جوانەی کە لە ئەرژەنتینای بینم کۆکردنەوەی کۆمەڵێک یاریزانی بە ئەزمونە لە دەوری ڕایەنەر کۆمەڵێک ئاستێری پێشووی هەڵبژاردێک وکو سامیۆل و ئایالا و ئەیمار و جەماعەتەکە لە پاڵ سکالۆنیا ژمارەیەکی زۆر جوانیان ژمارەیەکی قورسیان لە سەرکوستی یەدەگی ئەرشی ڕایەنەتی دروست کردو بەرازیل پێویستی بۆ نییە ڕۆناڵدۆی دیاردە بۆ نمونە کاکا جۆنینیۆ ڕۆناڵدۆ بگەڕنێتەوە بۆ ستافی ڕایەنەتی تیبەکە ئەبێت بەرازیل پێویستی یەکەم بڵێ لە ساڵی پاریژ لە یەکی لە بەرنامەکان هەلێرە قسەم کردوە پێمان محەممەد لەگەڵمان بوو بەرازیل پێویستی بەوەیە کۆمەڵێک کەسایەتی گرنگ کە لە ڕابردوودا دەستکەوتیان بۆ بەرازیل بردوتەوە و عقڵێتی سەرکردایەتی کردنیان تێدایە لە دەوری هەڵبژاردەکە بن هەمان ئەزمموی ئەرجنتین دووبارە بکەنەوە ئەگەر تەنانە لاساییکردنەوەش بێت یعنی ئێستا بۆ نمونە چەندین یاریزانەیە لە بەرازیلە ئێمە کاتی خۆی کە دەمانبینی ئەماون دەمان تامی ڕاهێنەرەگەیان لەوانە کافۆ جوانە لەوانە جێبێتۆ سێلڤا لەوانە لوسیۆ ڕۆبەرتۆ کارلۆس کاکا ئەمانە بەهرە نەبوون ئێستا نمونە ڕۆناڵدینۆ ڕەنگە نەتوانێت سەرکردایەتی بکات لەبەرەوەی بەهرەکەی زیاتر زاڵ بەسەر عقلێت یاریکردنیان لەبەرەوەی دەبووە بە بەهرەی خۆی حللوی بۆ دۆزیوەتەوانێ بەڵام کۆمەڵی یاریزان هەیە عاقڵ بووە لە ناو یاریگادا لە سەرکردایەتی کردندا بۆیە ئەم یاریزانانە ئێستا لەژێر بەرپرسیارەتێکی گەورەدان کە من دەیبینوانێ ئەمیان بوون بە باڵێ زیانەکان ڕۆناڵدۆ دیاردە یانەی ڕیال ڤەلەدۆلیدی کڕیوەتەوانێ ڕۆبەرتۆ کارلۆس باڵێزی ڕیال مەدریدە کافۆیە باماشێ باڵێزی فیفایە یعنی هەمیان پەرتەوازە بوون ئەشتی خۆیان بۆ هەڵبژاردە بەرازیلی تۆڵ بێ وڵاتەکەیان لە دەستدا هەرچەندە کاکا ئێساەوە پێما بێت بڕوانامەی ڕایەنەتیشی وەرگرت کامە زۆر زەرورە یارزانی و کاکان وەکو احترامێکی گەورەی هەیە لەنەو تۆی پێ بەرازیلە وە کەسایەتێکی گەورەی هەیە دەتوانێت هاوکارێکی باشیان سلۆتی کا لەبەر ئەوەی کاکا ڕەبتێکی زۆر باش لەگەڵان سلۆتی بۆی ئەمانە میان هۆکار و ئێستای تۆی پێ بەرازی ئەنی ئەم تشکیلەی بەرازیل کا گۆران چەند جاری چی من متۆ لە بەناو دەریاریگا پێگاتێکی خراپ نیە بەرازیل ئەنی بەرازیل پێگاتێکی باشی لە ڕووی هێرشبەریەوە بەتایبەت دوێنێ شەو ڤینیسیۆس یاری نەکردووە ڕاست و میلیتاو بانگێژ نەکراوەتانێمە کە بانگێشکردنەوەی میلیتاو و لەگەڵ جلیسۆن بریمەری بەرگریکاری یوڤانتۆس خزمەتێکی زیاتر هەڵبژاردێکە مەسەڕای گابرێل ئێستا بەرگریکارێکی زۆر باشە لە بەرازیل مارکینۆز ئەزمونێکی زۆر باشەیە ئەوەی کە من بینیم ئەو یاریە دەستە جەمعی دوێنێ شەو بەرازیل جێبەجێی کرد بە پەیڕەوی کرد بەردەوام بێت دوور لە یاری تاکە کەسی بوو و بەرازیلیانە یاریانە کرد بەڵێ ڕافینیا توانای ئەوەی هەیە سەرکردایەتی تۆپی پێی ئێستای بەرازیل کات لەبەر چەند وەکارێکیەکەم ئەزموونی لە خولی پرتوگالی فەڕەنسی ئینگلیزی و ئیسپانی شاهەیە لە یانەی بچووک لە یانەی گەورەیە یاری کردووە و ئێستا لە بەرشەلونە ڕۆڵێکی گەورەی هەیە و تەمەنەکەشی گونجاوە 28 ساڵە دەتوانێت سەرکردایەتی باشە بڕیار ئێستاش دەست خۆش هەمیشە بەسەلەی نیمار وەڵی بۆ ئازانی چی من
یەکێ لەو کەسانی کە بۆ خۆم مدعام لە شێواز یاریکردنی نەیمار وەرگرتووە بەڵام یەکێک لەو بیرۆکانی کە هەمیشە لەگەڵ تا باسمان کردووە تۆ کۆکنی لەوەیە کە نەیمار بۆ هەڵبژاردی بەرازیل پێویست نییە. یعنی پێ دوا بووە کە هێندەی خەریکی نمایشکردنە، هێندەی خەریکی ئەوەی بە فەردی یاریەکە هێندە بۆ تیپەکە یاری ناکە. بەڵام لەبیر نەچێ نزیک و بە تا گۆڵێکی نەیمار هەڵبژاردی کرواتیا تێپەڕێن لە مۆندیال ئەو پاش بڕینی گۆڵپارێزیش. من لەگەڵ ئەوەیان کە نەیمار بگەڕێتەوە بۆ هەڵبژاردی بەرازیل. تۆ لەگەڵ ئەوەی؟ من پێم وایە بەسەردەمی نیمار کۆتایی هاتووە لە بەرازیل و من لە کوێی نیمارە ڕەخنەم هەبوو لە عەقڵێتیە بێگومان. یعنی من پێم وابوو ئەو توانە مەهارەی کە نیمار هەیەی کەم یاریزان هەیە لە مێژووی تۆی پێدا توانە مەهارەی نیماری هەبوو. یعنی بەڕاستی توانایەکی زۆر ڕوێنەر، بەڵام عەقڵێتی یاریکردنی نیمار عەقڵێت یەک نەبووە مامەڵە لەگەڵ دۆخی هەستیارە بکات. عەقڵێت نەبووە کە سەرکردایەتی تیپەکە بگرێتە دەست و یاریزانەکانی دیکە بۆ لای خۆی ڕابکێشێت لە دەوری خۆی کۆیان بکاتەوانێ و لە خزمەت بە ستایل و تۆی پێ بەرازیل بکات. من لەمەم لە نیمارە نەبینی. نیمار نمونەیەکی جوانی لە تۆی پێ بەرازیلا پێشکەش بە هەڵبژاردی تۆی پێ بەرازی نەکرد، بەڵام بە پێچوانەوە بۆ سەردەمی بەشەلۆنێکێک بوو لە هەر یاریزانە کاریگەرەکان لەبەرەوەی سیستەمی یاریکردنی بەشەونە ڕێگەی بەوە نەئەدا نیمار هەمشیەوەی بەرازیل بە ئەنانێتی و بە میزاجەتی خۆی یاری بکات. زۆر باش. کەواتە بە کورتی داهاتووی بەرازیل گەڵ ئەنشلۆتیە بە گەشتبینی ئەبینی بە پێی ئەو یاریزانانە کێساتونە دەبێت پێشوانەیە دوێنێ شۆ باوەش بڵێم ئیستیفا و یاریێکی زۆر عاقڵانەی ئەنجامدا و ما توانایەکی یعنی بەهرەمەندێکی زۆر باشە بۆ بەرازیل. ئەمەش گەلەوەی بەرازیل یاریزانی دیکە لەگەڵ ێرشبردن هەیە بۆ نۆڤینیسۆس کە بانکێژ نەکراوە چەنەویش وەگەڵێت سەرنجی لەسەر ڕەفتار و مامەڵەکانی و لە هێڵی ناوەند خەریکە گومارێش دەبێتەوە ئەستێری کە هەڵبژاردەکە پێویستی پێیەتی و ڕەنگە بە بۆچینی من کاسمێرۆ بۆ پێگاتی سەرەکی زۆر گونجانە بێت چەند فلۆتی زۆر لێوی نزیکە و لە ڕێگەی وانێت توانێت هەندێش لە ناوی یاریگادا باشتر ئەنجام بدات. بەڵام بۆ ساڵێکی دیکە بۆ مۆندیال بەڕاستی ڕەنگە زۆر باش نەبێت کە کاسمێرۆ یاری بکات، بەڵام بەکۆی گشتی تۆی پێی بەرازیل و ئەم پێگاتەی بەرازیل و فکر و ڕوویای کارلۆ ئەنچلۆتی بۆم قۆناغە زۆر باشە و گەشتبینم بۆی کە بەرازیل لەمە زیاتر دانە ڕووخێت و بەرازیلێک ببینین چەند هەنگایە بچێتەوە پێشوانێ، بەڵام ئەرکی قورسە لە بەرەوەی بەرازیل لە هەندێک شتا جارێک لە دوای هەڵبژاردەکانی وەکو ئەرژەنتین و ئۆروگوایەوەیە کە ئەبێ کاری باشتر بکەنە بێت یاریزانەکانیش زۆر پابەندیەوە بن کە هەڵبژاردە بەرازیل پێویستی پێیانە کارێک نەکەن کە لە دابڕانی زۆریانە بێت لە کارتی سوور لە دوورخستنەوە لە شتی زیادە لە ناوی یاریگادا ئەبێت کۆی گشتی هەموو بەرازیل لە حەزەر و ئاگادارێکی زۆر بێت. زۆر باشە. هەڵبژاردەی ئەرژەنتین شەوی ڕابردوو بەرەبەیانی ڕابردوو بە 3 گۆڵی بێوەڵام برنەوەی بەدەستێنا. باسی ئەرژەنتین وەکو ئاز ناکەم چونکە بەڕاستی ئەرژەنتین وەکو ئاست لە دوای مۆندیالی 2022 بە هەمان ڕیتمی 2021 لە تیپە زۆر باشەکانێکی لە تیپە جەماعەکانێکی لەو تیپانەی کە بەڕاستی هەموو یاریزانەکان لە مەرکەزی خۆیان باشترین ئاز پێشکەشەی ڕابردوو من بینەری هەر هەموو یارەکەی ئەرژەنتینم. ئەرژەنتین بە تای مۆندیال ڕۆبەڕووی ڤەنزوێلا بۆ تیپێک کە بەردەوام هەستەکەی تینووی برنەوەی تیپێکە کە هیچ یاریەک بە ئاسان وەرناگرێت. ئەم پێم وایە بیرۆکە و فکری ڕایەنەرێکە دەیدا بە یاریزانەکانی ئەوەی ئەمەوێ بێڵێم ئەوەیە بڕیار قسە و باستێکی زۆر لەسەر لیۆنێل مێسی هەیە کە کۆمنتی شاتوو لەسەرەوە حەزەکەم جایمەوە وەکوتم باسی ئاسی ئەرژەنتین نەکەم چونکە ئاستی ئەرژەنتین جێگیرە لە دوای هاتنی سکالۆنیەوە بەڕاستی هاڵێ هیچ مناقەشەی لەسەر ئاسی ئەرژەنتین ناتوانین بکەین. مێسی دوێنێ بەپێی زۆربەی تینەکان تاواتر کۆتایاری خۆی لە نێو ئەرژەنتین ئەنجام دوایەوەڵاتن کۆتاییەت بەڵێوەکرێ لە مۆندیالی شایتر کۆتا مۆندیالی بێت بێگومان بەژاری پاڵاتنی دیکە لە دوای یاریەکەەوە لێیان پرسی سەبارەت مۆندیال وتی تۆزێ نیگەرانی دروست کە ڕەنگە بەشداری نەکە، بەڵام وتی ئەمە بڕیاری کۆتاییم نییە. ئەم پرسیارەکە لێرە ئەمەیە. من شەوی ڕابردوو بەبینینی یاری مێسی بەرامبەر بە ڤەنزوێلا پێم وابوو ینی پێم وایە ئێستاش ئەمە بۆ هاندرانی ئەرژەنتینە کامێرەکە بێتە سەرم شخصی خۆم بۆی ئەو پەیامە بۆ هاندرانی ئەرژەنتین بنێرم. بەڕاستی من پێم وایە کاک بڕیار مێسی پێویستە لە مۆندیال بۆ ئەرژەنتین بەشداری بکە. ینی ئێستاش ئەم یاریزانە بە هەمان ڕوحێتی 2022 من دوێنێ شەو بینیم، هەم ئەسیستەکە هەم گۆڵەکە هەم یارمەتی هێڵی ناوەندەدا هەم یارمەتی هێرشبەرەکانەدا.
هیچێکە لەو یاریزانەی کە هەر لە نێو یاریگایە بۆستی ئەم ئەستێت بۆ خۆی من پێم وایە گڕوتینی زیاتر لە ڕووی دەرونیەوە مەترسی زیاتر بۆ سەر بەرگریکاریی بەرامبەر نێرە بۆیە من پێم وایە دران ئەرجەنتین دوعا بکەن کە مێسی لە مۆندیالی 2026 بەشداری بکە. ئەمە ڕای منە. ڕای تۆ چیە؟ مێسی پێویستە بۆ 2026 بەپێی ئەو کە یاریکردنێکی ئێمەی بینین میسی نەبووتە خاڵی لاواز بۆ هەڵبژاردەی ئەرجەنتین تا بڵێن پێویست نییە و مامەڵەیەکی باش لەگەڵ یاریەکانە ئەکات و پەیوەندیەکی زۆر باش و تەندروستی هەیە لەگەڵ هاوڕێکانی و هاوتیمەکانیدا و ئەو پەیوەندیەش کە دروستی کردووە و مامەڵەی کە میسیکە لەگەڵ یاریزانەکانە وای کردووە سەرجەم یاریزانەکان لە دەوری خۆی کۆبکات. ئێمە دەزانین ئەوە دەنگۆی ئەوە بوو کە میسی دوایین مۆندیالە بەشداری مۆندیالی قەتەر بکات بۆیە ئەرجەنتینێکمان بینی بە ڕۆحێتێکی زۆر بەرزەوانە. یعنی ئەرجەنتین لە مۆندیالی 2022 ئەو یاری کە کردیان یاریزانەکان هێندەی بۆ میسی بوو هێندەی بۆ ئەرجەنتین نەبوو. هێندەی بۆ بوو کەمە کۆتا مۆندیالی میسیە بێت کە ئەمە کۆتا دەرفەتی ئەمە ستێرەیە کە نازاوێکی مۆندیال بەرێتەوە. ئەوەندە بۆ ئەو نەبوو کە ئەرجەنتین مۆندیال بێت بۆ پێشتر ئەرجەنتین مۆندیالی بردبوو پێشتر ئەرجەنتین بەو خەونە گەیشتە بوو. ڕاستە مێژێکی زۆر دوور بوو لێی بەدەستی نابوو بەڵام هاندان و پاڵنەری بوونی میسی لە پێگاتەکەدا زۆر زاڵ بوو بەسەر ڕۆحێت و هەستی یاریزانەکانە. ئێستا ڕاستە میسی و چی ڕکابەرەکەشی لە ئەوروپا دوور کەوتونەتەوانێ بەڵام پارێزگاری لە چەند شتێکی خۆی کردووە. ڕاستە توانێت جەستێکی خوجاران نیە بەڵام ئێستاش توانێت جەستەکەی دەرفەتیەوەی پێیان ململانێ بکات لە 6 خولەک لە 7 خولەکەوە. دواتر میسی یاریزانێکە مامەڵەکردنی لەگەڵ تۆپ مامەڵەیەکی سارد و سڕ نییە، مامەڵەیەکی عاقلانەیە، مامەڵەیەکە کە هەستەکە لەکوێدا پێویستە پازبا لەکوێدا تێپەڕاندن بکە خوێندنەوەی زۆر باشێ بۆ هاوڕێکانی خوێندنەوەی باشێوەتی بەرامبەر بۆیە نەگەشتوێتە ئەوەی کە بڵین ئەرجەنتین بەبێ میسی بێت بەڵام قۆنا هەنگاویشیان بۆ ناوە ئەرجەنتین هەنگاوی بۆ ناوە دەستیشی خۆش بێشی باش کاری بۆ دەکەن سەیری پێکاتەکە بکە ڕاستەخۆ دوێنەشم ماستانتۆنۆ سەرەکی بووە. هەنی ئەمێکێکە لە ئاماژەکان کە ئەم یاریزانە نوێیانە دێنە ناو هەڵبژاردەکەەوە تاکە یاریزانێک کە تەمەنی بەرە هەڵکشان چوو بێت تەنها میسیە لەناو پێگاتەکە داگەنات جولیان ئەلڤارێس و لەوتارۆ مارتینێز بۆ چەشنە نین کا بڵێن لە دەروی پێگاتەکەن ڕاستە دیماریا وازیێنا و لە ملانەیە هەڵبژاردێجێتین چۆتە دەروانێ بەڵام ئەمانی دیکە کە تەنها یاریزانەگە بێت کە یاریزانی لاو شوێنی بگرێتەوانێ میسیە. بۆیە میسی گرنگە بۆ پێویستیشە بۆ عەزم و بۆ ئەرجەنتینە کە بەشداری مۆندیالی 2026 بکات بۆ ئەرجەنتینیش کە من دوێنە شۆبینی بەڕاستی لە چیا وتمانی وتم بەڕازی لە دوای ئەرجەنتینەوەی لەمایە لە دوای ئەرجەنتینەوەی کا گۆرانیانی لەوەی کە هەندێک حاڵەت و جملەی تاکتیکی دەکەن زۆر پێشتر کاریان لەسەر کردووە. هەنی بەڕازی لە من ناتوانێت ئێستا بکات. بەڕازی لە خۆناغی خۆڕێخستنەوەی وتم بە فشارکردن یاریەکات یاخۆ بەرگریەکەی باشتر دەکات لە ڕووی تەنزیماتی پاسات و تۆدابشکردنەوە بەرە باشی ڕۆشتووە بەڵام ئەرجەنتین لە خولێکی پێنج تەکتیکیان باشتر لە خولێکی پێنج سەرنجمە میسی یاریزانێکی دیکە کۆڕناڵێکیان شکانەوانێ ڕاستەخۆ ماستانتۆنۆ چاوەڕێی دەکرد دەیزانی پاسەکە دەچێت بۆ ئەو لە نزیک هێڵی سزا لە دەروی هێڵی سزا یعنی بەبێی خۆی تێک بەبێی داوای پاس بکات زۆر بە هێمنی وەستا بوو دەیزانی کە پاسەکە لە دوێت چەند نەفسێک دەچێت بۆ ئەو یعنی جملەیەکی تاکتیکی تۆپەکە چوو بۆ ئۆڤەری کرد ڕۆمێرۆ گۆڵەکەی پێتۆمار کرد ڕاستە ئۆفساید بوو بەڵام جملەیەکی تاکتیکی جوان یەکێ لە گۆڵەکانی دیکە ینی میسی چاوەڕێی نەکرد دیوار ڕێک بخرێت و تیپەکەی بەرامبەر بکەونە حاڵەتی ئامادە باشەوانێ یەکسەر یاریزانەکە لی تێگەش میسی وەکو سەردەین بەرشەلۆنا حاڵەتی لێدانە ڕاستەخۆی شکانەوانە گۆڵەکان پێتۆمار کرد بۆیە ئەرجەنتین لە دۆخێکە کە ئەتوانێت کات لەسەر تیپی بەرامبەر بکات بەڕازیل لە دۆخێکە کات لەسەر تیپەکەی خۆی کات بۆ ئەم جیاوازیانەیە ئەرجەنتین چەندەنگایە لە پێشترە و ئەم کارانەی کە ئەرجەنتین تا ژماری خاڵەکانی پاڵاوتنا دیارە بە دیارە ینی تۆ خۆش ئاماژە پێکرد ئەو ستافێکە لەگەڵ هەڵبژاردەکەیایە و سکالۆنیش بە دۆخێکی زۆر باشە تێپەڕێت هەرچەندە لەسەر سیێڵی بەرگری ڕەنگە پێویستی بە گۆڕانکاریە بەلەبەری ئۆتامێندی تر تەمەنی بەرە هەڵکشانێگە چێت و لە بەرگریکاری باڵی چەو لە باڵی ڕاست بەڵام تیپەکە تیپێکە ڕۆحێتێکی باشی بۆ دروست بێمە باوەمان لە بەرچاو بکە گۆران لە 20 ساڵ بۆ 30 ساڵی ڕابردوو کاتێک ئەرجەنتین ناگەیشتە
نازناوەکان نەبوونی متمانە بوو ئێستا ئەرجەنتینە متمانەی بۆ دروست بووە زۆر ڕاست ئەو متمانەی بۆ دروست بووە ئەوە لەسەر هەموو شتێک ئەرجەنتین زۆر لەم پێگاتەیە باشتری هەبووە ئەرجەنتین زۆر کادیاری زۆر باشتریشی کردووە بەڵام نمونە متمانەکە ڕێگر بۆ لێ کە بگابنێکی زۆر بەسیط یعنی ئێمە بینیمان لە مۆندێلی یاری کۆتایی مۆندێلی 2014 بەڕاستی ئەرجەنتین یاری کردو ئەڵمانیا بردیەوە یعنی ئەرجەنتین باشترین یاری پێشکەش کرد یعنی زۆر ئەرجەنتین بەم شێوە بوو ینی ئەکرێ بڵێن چانس زیاوی نەبووە یاری باشی کردو نەیتوانیوە نازناوە دەستبێنێ کاک بڕیار ئەمریکا بەجێ هێڵم ئەمێ ئەوەی کە لە ئەوروپا قسەی سەرکەم بەڕاستی ئاسیا هەڵبژاردەی ئەڵمانیایە ئەڵمانیا زۆر خراپ داشکاو ئەڵمانیا ینی تۆ سەیریەکەی لە مۆندیالەکانە لە کۆمەڵی زۆر قورسیش نەبوو ماڵاوایی کردو و نەگەیشتۆ بە قۆناغا هینەکانی ژانی ئەبینین دوێنێ بەرامبەر هەڵبژاردەی سلۆڤاکیا بە 2 گۆڵی بێوەڵام ئەستان نەیتوانی گۆڵێکی شتۆمار بکات جیاوازەکە بۆ گۆڵەکەم کاتەوە هەڵبژاردەی ئەڵمانیا بۆ وای لێهاتووە ئەمە بۆچی وایە دەستی ڕایەنەرە لە دوای واکی ملۆڤەوە کەس نەبووە یعنی ئەم هەڵبژاردەیە بێنێتەوە سەر ڕێگەیە کە بەڕاستی ئەو ناوە بێکە ئێمە ئەڵمانیان پێناسیوە کە هەمیشە ئەڵمانیشێ بۆ لە تیپە ڕکابەرەکان و تیبانەی کە دەبێ حسابی باشی بۆ بکرێ بەڵام لە دوای ئەو سەردەمەوە ئیدی ئەڵمانیەکان زۆر خراپە ئەبینین چەند ڕایەنەر گۆڕاوە ئەوە ناگلیسمان هاتووە ڕایەنەرێکی گەنجە بەڵام ئەبینین ڕوحیەت بەو شێوەیە لەنێو هەڵبژاردەی ئەڵمانیا نییە ئەڵمانیاش بە هەمان شێوە بەڕاستی یعنی کەوتە دۆخێکی خراپی جیلەکانەوانێ ئەو جیلانەی کە دێنە پێشەوە و دواتر ڕۆشنی وەکو خۆت باسی کرد واکی ملۆڤ کاریگەری لەسەرم پێگاتەی هەبوو بە دڵنیاییەوانێ و خاڵێکی تر زۆر گرنگەکە گۆران خولی وڵاتەکەی و یانەی بایر میونخەم ڕەنگە گرفت لەناو تۆپی ئەڵمانیار هەبێت لە ڕووی ئیدارەدان و لە ڕووی کارگێڕیانێ بەڵام ڕنگدانەوەی ئاستی بایرن هەمیشە ڕنگدانەی لەسەر ئاستی هەڵبژاردەی ئەڵمانیا هەیە ینی تۆ سەرنج بە هەمیشە هێرشبەرەکانی بایرن بۆ ئەڵمانیا گلای کەرەوەش بوون بەڵام ئێستا چه هێرشبەری بایرە بەڵێ هاریکینە بەڵێ لیز دیازە جەمال مۆسیالا ئۆلیسی بەڵێ کەسیان ئەڵمانی نین بەڵێ ئەنی هیچ بۆ ڕادیۆ ئەڵمانیاری نەخێر ئێمە کاریگەری گەورەی لەسەر تۆی پێ ئەڵمانیا تو ئێستا سەرنج بە کێ یاری کردو فۆڵتیمەی دیاری کردو کە لە یۆرۆی لاوانەکەیە ڕۆڵێکی کاریگەریە بۆ ئەڵمانیا بەڵام ئەم یاریزانە بۆ هەڵبژاردەی ئەڵمانیا جارش جێ ئومێد نییە لە شوێنی چی یاریەکە مارە گۆمێز لە شوێنی چی یاریکە کلۆزە ینی سەرڕم بۆ هەڵبژاردەی ئەڵمانیا لە چەندی بەنامەیەڵێم و یشلێمانێ سەرڕمێکی قەناسی ناوی هێڵی سزا بۆ هەڵبژاردەی ئەڵمانیا هەمیشە پێویستە فۆڵتیمەیت بەهرەمەندێکی لاوی ئەڵمانیە ڕەنگە بۆ بەڵێ ئەزموونی یاری گەورەی نییە بەڵێ هیچ هێرشبەری نەبێ ڕکابەری بکات بەڵام بۆ قۆناغی ئێستا ئەڵمانیا پێویستە بە یاریزانی گەورەترە پێویستە بە یاریزانی گەورەترە بەڵام ئەڵمانیا بۆی دروست نابێت عین لە ڕابردووە بینیمان فلوکۆرک نابێتەوە ئەستێرەیە بۆ ئەڵمانیا هەم تەمەنەکەی ڕێگە پێنایە ئێستا 32 ساڵە تەمەنەکانمشم لە بیرەچێتەوانێ ینی بۆ جۆرە ناتوانن ینی بۆ جۆرە نیانتوانیوە ئەم هێرشبەرانە شوێنی سەرڕمێکی باش بڕکەنەوانێ و پێگاتەی ئەڵمانیا ئێستا و پێگاتێ زۆر باشە ئامادەکراوە نییە نەقسی هەیە لەناو خودی پێگاتەکەدا بۆ نوێسە بەرگریکاری باڵەکان کە لە هەم جیانی تۆپی پێ و لەسەر ئاستی یانە لەسەر ئاستی هەڵبژاردەکانی زۆر کاریگەرە دو بەرگریکاری باڵەکانی کە لەو گرفتانێکی ئێستا هەڵبژاردەی بەرازیلی ژێتی باسی بۆیە باسی ویسلیم کە لە بەرازیلە وەرێ بەرازیل لە دوای مایکۆنەوانێ دانێردەست تا ڕادێک باش بوو بەڵام پشودرێژ نەبوو لەگەڵ ژادێ بەرازیلەوە سەدەمیش کەوتە سەدەی مایکۆنۆ کە مایکۆن باڵا دەستتر بوو لە دوای ئەتوان بڵێ لە دوای دانێردەستوانە بەرگریکاری باڵی ڕاست لە بەرازیلە نەقزێکی بەرگریکارێکی باڵی چەپ لە بەرازیلە وەرە سەری ئەڵمانیاشکانی بە هەمان شێوە بەرگریکاری باڵی چەپ لەمە ژادەیەدا تا ئێستا سابت نییە کیمی زەویای زانە جۆکەرەیەکەی بیانێ لە باڵی ڕاست کەی بیانێ لە ئیرتیکاز کەی بیانێ لە تۆزە لە پێش یاریکێ دەکەن بۆیە پێگاتەکە پێگاتێکی شلۆقە پێگاتەیەک نییە کە بە سابتی ئەم پێگاتەیە جێگیر بێت و چەند یایزانێکی یەدەکە بێت پاڵپشتی یایزانە سەرەکیەکان بکەن ململانەی تێدا دروست بێت بۆیە لە ڕووی ئەم یاریزانانەوانێ بایر هینە ئەڵمانیا پێگاتەیەکی بەهێز نییە ئەگەر نا جولیان ناگلیزمان بۆ چوونی من ڕاهێنەرێکی تا ڕادەیە گەورەیە و ڕاهێنەرێک کە کاگەر پێگاتەکەی تا ڕادێک باشتر بێت دەتوانێت کاری باشتر بکات و خولی ئەڵمانیش ئەگەر بەرەو پێش بچانی بە حتمما دۆکوتمان چۆن بایرن کاریگەریە خولی ئەڵمانیش باماشەوە کاریگەریە تو حساب کە سێری دۆرتمۆند کە بەردەوام لە گۆڕینی ڕاهێنەرایە و
و بەردەوام ئەستێرەکانی نامێنێتوانێت بۆیە دۆرتمۆندیش زۆر باش نیە سەری لیڤەرکوزن کە وەرزێ بۆتە پاڵەوان وەرزی دواتر پاشەکشەی کردەوە ڕایەنە ڕۆیشتووە و ڕایەنەرەکانینا لە ماوینە سیاری نەخانەیش دوور خراوانێ و چەندی ئەسەی لە ڕۆشتە بۆیە هەم دۆخی خولی ئەڵمانی هاوکاری هەڵبژاردەکە ناکات هەم ئەو ئەستێرانە دروست نەبوو نەتەوانێت کە شوێنی یاریزانەکانی دیکە پڕ بکەنوانێت بۆ تۆنی کروس کە ڕۆشتووە یعنی سەری جاریزانێ کۆتات بێمەسەر هەڵبژاردی ئیسپانیا تۆ ئێستا بەراوردێکی بە هەڵبژاردی ئیسپانیا لە ئیسپانیا ویستمەوە بڵێم ئەو جیلە تازەیە کە هاتوون ئەم جیلە بۆ لە ئەڵمانیا دروست نابێ خولەکەی تۆ ئێستا خولی ئیسپانی سەرنجی بە خولی ئیسپانی بەردەوام ئەکادیمیاکانی لە دروستکردنی یاریزانان ئەمە بەسەر زۆری لە هەڵبژاردەکان هەیە زۆری لە هەڵبژاردەکان تۆی پێکەی 10 ساڵ دواکە دواتر دروست دەبێتەوانێ بۆی ئێستا ئەڵمانیا لە دۆخەدایە تۆی پێکەی لە قەیرandایە لە هەنگاوەکانی سەرەتادان بۆ دروستبوونەوە ئەگنا ڤێرتز جەمال موسیێلا ڤۆڵتیمەیت ئەمانە بۆ دووەرسێ وەرزی داهاتووە بن ئەو ئەستێرانەی کاگەر پێکان ڕێگەیان بێبات زۆر باش خزمەتی هەڵبژاردە ئەڵمانیاکەن بەڵام ئەم نەقسە هینی 5 وەرزی پێش ئێستەی 6 وەرزی پێش ئێستی بەڵام تۆ سەیری ئیسپانیا بکە ئێمە وتمان بەرشەلۆنە 3 وەرز 4 وەرز بەچ دۆخی کاتەیە پەڕی ئەی لەگەڵ هاتنە پێشەوەی یاریزانەکانی لا ماسیا لە لامینە ماڵ لە کوبارسی لە باڵدی لە پێدری وە دواتری دیتەوە بۆ ئەو یانانەی دیکەش کە هەمیان دەستیانە بۆ لە پێگەاندنی یاریزانە نیکۆ ویلیامزیش هەل ئەکادیمیای بلباوە زوبی مێندی لە ئەکادیمیای ریال سۆسیدادا بووە بۆیە ئەکادیمیاکانی ئیسپانیا لەسەر ڕێگایەکی زۆر باشە ڕۆن و تۆی پێی ئیسپانی لە پێشترێت وەگە بەراو دیکەیتەوە بە ئەڵمانیا بۆ جۆرەنیەوە خولەکە کاریگەری زۆری هەیە بمانەیان نەمانەوێت ئێستا خولی ئیسپانی چەند هەنگاوێ لە پێش خولی ئەڵمانیە ئەم پێشکەوتنەی خولەکە یانەکانی دیکەش بەرەو پێشە بات و ئەکادیمیای یانەکانیش بەرەو پێشەوە ئەبات وەک شتێک وەبەرهێنان لە تۆپی پێیان لە وڵاتەیە زیاترەکات بەڵام لە ئەڵمانیا تۆ تەنها فشارەکە لەسەر بایرن بێت تەنها بایرن پاڵێرای بۆ برنەوەی بۆندزلیگا تەنها بایرن بۆ چامپیۆنز لیگ ململانێ بکات هەموو قووەتەکە لە بایرنا چڕە بێتەوە کاتێک بایرنیش خراپە بێت تۆی پێی وڵاتەکە بەگشتی دوو کۆمنت خوێنمەوە کاک محەممەد قاسم لە بایرن کەمترین یاریزانی ئەڵمانی تێدایە بۆیە سوود ئەڵمان نەگەنەوە باسمان کرد کاکیواڵە ئەسڵاو ڕێز پێشبینی چ ڕایەنەرێک دەکەن لەم ئامادەکاری دوور بخێتەوە نەگاتە قۆناغی کۆمەڵەکان لەم ئامادەکاری پێشبینێکی ئیزرایەنەر دوور بخێتەوە لە ئەوەی کە نەگاتە مۆندیال هەڵبژاردێکی بێز بۆ نەگاتە مۆندیال جارێکە لەوانی لە ئەوروپا دەیبینی سەرەتای ململانێکی لە بەرەی پێما بێمە قۆناغی یەکەم بوو یەکەمین یاریەکان بوو بۆیە زۆر ماوە لە سەرێکیاری ناتوانینی تەقیم بۆ هیچ هەڵبژاردەیە بکەین بەڵام دۆخی ئیتالیا باش نییە دۆخی ئیتالیا باش نییە وە گات و زۆش ئەو ڕایەنەرە نییە باگراودێکی زۆر بەهێزی هەبێت کە ئەگەر چەند شکستێکیش بێنێت لەبەر خاتری مێژوەکەی لەبەر خاتری کە لەگەڵ فلانیانەیە نازناوێکی گەورەی بردوێتوانێت چاوەڕێ بکەن کە بیرۆکەکانی چۆنێ بێ لەگەڵ یاریزانەکانە بگونجێت تۆزەی گاوچ زۆر بە شلۆغە بینم دۆخەکە یانی زۆر بەجێگیر نایبینم ئەگەرنا ڕایەنەرەکانی دیکە بڕوان لەسەر ئەو پەتە بن کە بڵین دوور ئەخرێتەوە یاخود دوور ناخرێتەوە هەڵبەدەین باسی ئیسپانیا و ئیتالیا و ئەڵمانیا و ئینگلترا و فەڕەنسا ئەکەین نەگەوەی ڕەنگە لە بەلجیکا ڕووبا ڕەنگە لە سویسرا ڕووبا ڕەنگە بەلجیکا دوێنێت نیو دەرزەن گۆڵی کرد زۆر باشە کۆتاش دەمێ قسە سەکەم زۆر بە کورتی ئیسپانیا بەرامبەر بولگاریا بە 3 گۆڵی گۆڵان بردیەوە ئەمەیە بە وێنایکی گشتی دیلافۆنتیچێک لەو ڕایەنەرانەی کە توانیوێتی ئەم جیلەی ئیسپانیا زۆر باشی هاڵێ کۆنتترۆل بکە عنی بۆ منە زۆر باشی نێو یاریگایە چالاکیان بکە هیچ لەو ڕایەنەرانەی کە توانیوێتی ئیسپانیەکی جوانمان نوسخەیەکی ئیسپانی جوانمان پیشان بە پیشان هاندەران بە چی دێرەسە ئیسپانیا زۆر بە کوردی دیلافۆنتی کوێ دەیناسی پێشیۆرەوە کەس ینی کە بوو بەڕاستی کە بوو بەڕایەنە بە شتێ بەشەن پرۆفایلەکە بگەڕاست ینی بزانیا لە کوێ کاریگەری دواتر بۆ مادەرکەوت لەگەڵ تیپی لاوانی ئیسپانیا کاری کردووە ئەی جولیان ناگلیزمان نایکی گەورەتر لەگەڵ لایپزیگ کاری کردووە لەگەڵ بایرن کاری کردووە بەڵام کاتە دێتە سەر ئاسیا هەڵبژاردەکە لەبەرەوەی ئیسپانیایەک بەهرەمەندی زیاترە دیلافۆنتێش ئەو ڕایەنەرە بوو بە ستایلی ئیسپانی خۆیان کە بەو شێوازاریکردنی لە هۆڵندیەکانەوە وەریان گرتووە کوورە شامیلەکە و تیکی تاکاکە توانی ئیسپانیاکی زۆر بەهێز دروست بکە کە ئێستا
ڕاستەخۆ ئێمە گەرباسی یاری کۆتایی مۆندیال بکەین ناتوانین بڵێن ئیسپانیا ناگات ینی ناتوانین ئیسپانیا لێ بەدەر بکەینەوە حتممە بۆ چاگۆشی زێر نەبی ئیسپانیا تیابێت ئەی بۆ یاری ینی ئەوە دروستکە بەڵام ئەڵمانیا تۆر پێشبینیەکەی لە قۆناغی 16 پڕێتەوە تا قۆناغی چارەکی کۆتایی بەم دۆخی ئێستا ئیسپانیا بەهرەمەندەکانی و عقلێتی دیلافۆنتێژ ینی بەڕاستی من سەرسامم بووم بەوەی کە ئەم ڕایەنەرە بەڕاستی تەمەنیشی هەیە ینی بێگومانەوانێ بتوانێت بەو بیرۆکانی خۆی جارێکی دیکە ئیسپانیایی دروست بکاتەوە کە ئیسپانیاش بە هەمان دۆخی ئەڵمانیا تێپەڕی بەبیرمان لە مۆندیالەکە لە مۆندیالی 2022 لە مۆندیالی 2010 لە مۆندیالی 2004 لە دوای یۆری 2012وانێ ئیسپانیاکان نەبینیەوانێ کە توانێت بێ ڕکابەر بێ و پێگاتەکەی مەترسیدار بێ بەڵام ئێمە وەرزی ڕابردوو ساڵی ڕابردوو لە یۆرەیە کە بینیمان بە مۆراتاوە توانین کە یۆرۆ بێتەوە مۆراتایە کە بەڕاستی ناتوانانی ومێدیۆی لەسەر هەڵبستنی کە هێرشبەری باگەرێکی زۆر ئۆیارزەباڵ کە بەڕاستی هێرشبەرێکی زۆری نییە بەڵام لەبەرەوەی دیلافۆنتێ لەسەر سیستەمی ئیسپانیەکان پارێزگاری لە سیستەمی یاریکردنی خۆی کرد و سوودی لایزان لاوەکان وەرگیانی تۆ سەرنج بە لامینەما سەرەتای دەرکەوتنی و بۆ ئاسا زۆر باشەوانێ سەرەتا دەرکەوتنی بۆ ئاسا زۆر باشەوانێ بەڵام دیلافۆنتێ نەترسا ڕاستەخۆ هەو لەنەوە بژاردی ئیسپانیادا ڕۆڵی پێدا متمانەی بۆ دروست کرد و نیکۆلیامز و پێدری و باقی یایزانەکانی دیکەوە نەقسیشی بۆ دروست یانی عیاری کۆتایی یۆرۆیە باشنی یایزانی جیهان بە پێوەی کە باڵندۆری بردوێتوانێت بۆ پێوەرەی کە ڕۆدری هەڵسوڕێنەری یاری ماشەستی بۆ ڕۆدری تووشی پێکان بوو بەڵام گرفتێکی نەبوو پلانی بی ئامادە بۆ مێکێکە لە ڕۆڵەکانی ڕایەنەر پلانی بی ئامادە بوو زوبیمێندی بەژاری کرد و ڕیتمی هەڵبژاردی ئیسپانیا تێک نەچوو ستایلی یاریکردنیا تێک نەچوو و کۆکۆریا ینی کۆکۆریەکێک بۆ بەرگریکارانی لە چێلسی بەڕاستی خەری متمانەی لە دەستدا بەڵام بۆ ئاستی لێرەیە دەرکەوتوانێت چێلسیش متمانەی ینی بەڕاستی کە سێرەکەی بەهرەمەندەکان وەزایدەن ئەو عقلێتەوەی سیستەمی یاریکردنی کە لە ئیسپانیادا هەیە بوونەتە ڕزگارکرد لە ئەڵمانیاش بە ئاماشەگە بێت بەهرەمەندی باشێتە پێشم پێم وایە جولیانە ئەنگلیزمانە توانێت ئەڵمانەیەکی باش کەواتە منیش پێم وایە ینی ئەو ئاستی هەڵبژاردی ئەڵمانیا تەنها پەیوەندی بە ڕایەنەرەوە نییە سپاس بۆ تۆ سپاس بۆ بینەرانی خۆشەویستانم سپاس هەینتام کاتە لەگەڵ ما بن سپاس بۆ هاوکارانی ئەزیزم ماندوو بوون لەگەڵوان هەفتەی داهاتوو خۆی گەورە تەمەن بادینەوە خزمەت خواتان لەگەڵ